سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ئاواتی 20 گەنجی نابینا دەهێنێتە دی و لەسەر ئەرکی خۆی گەشتێکی عومرەی بۆیان ڕێخستووە. ئەم عمرەیە لە سەرخواستی چەند نابینایەکی بەڕێز کە مەسازمان داوە بە هاوکاری بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید کە ئەم هینەی بۆ ئێمە ڕێخستووە، ئەم عمرەی بۆ ئێمە ڕێخستووە کە ئەو بە بڕی 4000 دلار بەشداری کردووە. و هیوادارین کە ئێمە ئەو گەشتە ئەکەین کە تا دێینەوە وڵاتەکەمان کوردستانەکەمان بە خۆشی و بە شادی و ئەو قەیرانە و دارایی و سیاسی و ئابووریە با تێ بپەڕێت و پێکەوە ژیانێکی ئاشتی و تەبایی ئینشاءالله ڕوو دەکاتە هەرێمەکانمانەوە و ئێمەش دوعای خێر دەکەین بۆ وڵاتەکەمان و هەر سەرکەوتوو و سەرفراز بن. وەڵاهی هەمووی لەسەر خواستی خۆی ئێمە بە هیچ پێوەریەکی نییە، پێوەرماندانە ناوە هەر کەس کە خواستی هەبوو بێ لەگەڵمان بەشداری بکە. ئێمە فەرق و جیاوازیمان نەکردو لە بینی هیچ کەسەکان لەل لە قەڵازێ و ڕانیە و کەلار و با بڵێن هەڵەبجە و پێنجوێن و ئەوانەی تێدایە. گەشتەکە لە ڕێگەی وشکانیەوە بۆیان سازکراوە. لە ڕێگەی پاسێکەوە درەنگانێکی ئەم شەو بەرە وڵاتی سعودیە بەڕێ دەکەون. نابینیان دەڵێن ئاواتەکەیان هاتە دی و هیوادارن سەرجەم خێرخوازان بەم شێوەیە هاوکاری خاوەن پێداویستی تایبەتەکان بکەن. بەڵێ وڵایی ئێمە دیارە یەکەم جارێ سەرۆکی نابینانە کە باسی ئەم بیرۆکەیەم کرد زۆری پێخۆش بوو. منیش بەڕاستی لە دەرگای هەندێک شوێنماندا بەداخەوەی تر نیان ئەتوانیان چۆن نەهاتن بەدەمانەوە. منیش پێنوو کرد مامۆستا عەبدولستارەوە بەڕاستی کە پێم و مامۆسا زۆر قسەکەم کاریگەر بوو لەلای یعنی متەئسیر بوو بەوەی کەوا هاوکاریمان بکە. بۆیە بەڵێن یاوتی ئینشاءالله بەدەمتانەوە بم. دوای نیو سەعات پەیوەندی کردەوە وتی ئەوە بە ئیزنی خوای گەورە من بڕێکی باشتان بۆ دابینەکەم کە سوپاس بۆ خوا ئەو بڕێکە ئەو دابینی کرد بەڕاستی هۆکاری سەرەکی بوو بۆ ڕێخستنی ئەم گەشتەی ئێمە. دەستخۆشیان لێگە دەستخۆشیش دەبڕێت بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەکەین کە بەڕاستی بەشێکی ئەم سەفەرەی گرتوتە ئەستۆ دەستخۆشی لێکەین خوای گەورە نمونەیان زیاد کە خوای گەورە پاداشتی خێرام داتەوە ئینشاءالله. بەڕاستی هەستێکی خۆشە چونکە خۆ دەزانی ئێمە خاوەن پێداویستی تایبەت ئەگەر کەسێکی خێرخواز نەتوانێت ینی سەفەرێکی ئاوا بۆ ئێمە ڕێبخە ئێمە ناتوانین خۆمان لە توانامانە نییە. چاوەڕاستی ئەم سەفەری لەم کاتا کە ڕێکخراوە بۆ ئێمە بەڕاستی شتێکی زۆر خۆش بوو هەم لە ڕووی دینێکەوە هەم لە ڕووی گەشتێکش کە ئێمە ڕووین بۆ مەدینە ئەمە زۆر تایبەت بوو ینی بۆ ئێمە کە لەم کاتا ڕێکیان خست. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لەم ساڵدا بە پێدانی نەوتی سپی زۆرێک لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستانی بەسەر کردوتەوە. هاوکات ڕێخستنی گەشتی عومرەی بۆ 20 نابینا هاوکاری بەشێکی زۆری خاوەن پێداویستی تایبەتەکانی تریشی کردووە. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.